زیارە کۆمەڵە گرێبەستان بینی و ئینشاڵڵا ئەگەر توانە هەبێ گرێبەستی زیاتریش دەبینن بۆ مەسلەی چوارقوڕنەی مە لە ئامادەکاریداین هەروەک هەریانەیە کە بەشدارە لە خولی نایابی کوردستاندا ئێمەش ئامانزمان سەرەتا بەڕاستی بەشداریکردنە ئەوەی دووەمانمانەوەی ئەوەی تریش ئەنجام و نەتیجە بەڕاستی بۆ کێبڕکەیەکە جێدێڵین قەدەر و قسمەتەکە چی دەوێت بۆ چوارقوڕنە سەبارەت بەو دەنگۆیانەش کە یاریزان چۆن دەڵێ بۆندەکانی چوارقوڕنە چەند یاریزانە کاڵۆشاوەتەوە یان نا ئیدی لەوەی هەندێک شتەیە پێیوەست بێ بە سیاسەتی یانەیەوە لەوەیە لە ڕووکاشی دەرەوە دیار نەبێت کە خەڵک تەنها حرمەتم هەیە پۆستەکان دەبینێ یاخود کۆمنتەکان دەخوێنێتەوە بۆیە ئیدی من تەنها ئەوە دەڵێم هەبوونی کۆمەڵێک یاریزانی نەجم کە زۆربەی یانەکان ئاواتە خوازن ئەو یاریزانانە لە دەوری نادیەکان کۆبێتەوە کەوان بوونیان هەیە لە یانەکەدا و کە ئەمڕۆژ ئیدی یارێکی دۆستانیان هەیە و خۆشیان ئامادە کردووە بە هەموو شێوەیەک بۆ 25 مانگ ئینشاءڵڵا سەبارەت بەو یاریزانانەش دیارە ئەوە سێ یاریزان بوون سێ یاریزانەکە یاریزانێکیان هەر نەهاتووە بۆ چوارقوڕنەی تاوگری بەسەڵ بۆشێنێتەوە ئەوە خۆشی دەزانێت شاید حاڵەکە گوێبیستی بەڕاستی پەیامەکەی من بێ بۆ مەسلەی یاریزانێشتریش ئەوە حتمما لە دەرەوەی لاکەشی سەوز وەکو کارژێڕی ئێمە هەرچێک لە تواناماندا هەبووە درێخیمان نەکردو درێخیش ناکەین ئەوەی تریش لایانی فەنی پێیوەستە بە ستافی ڕاهێنەری جا یاریزانەکە لەگەڵ سیاسەتی کاری ڕاهێنەر نایەتەوە یاخود بە پێچەوانەوە ئیدیەوە دەکەوێتەوە سەرخۆی و بەڕاستی دەمەوێ زیاتر ڕوونی نەکەمەوە پەیامە ئیدی شتەکە بەڕاستی هەر بەو جۆرەیە و بۆ بەرچاوڕۆشتنی هەموو لایەک